بەڵێ ئازیزان لەبەر دەڕەش پێیان وتم کەوە مەطعەم فەریت هەیە کە خواردنی زۆر خۆش و بەناوبانگە کەبابی زۆر خۆشی هەیە هەروەکو دەزانم سەردانی هەر شارێ بکەم دەبی بچمە مەطعەمە کۆنەکەی کە لەو شارە هەیە بزانم شێفەکەی ئەو کەبابەکەی لەوها بەناوبانگە ئەجاوە قیمەش لێ دەدا بە فرێشی. السلام عليكم. باشي شيف أحوالك تندرستي هموشت باشا بابي ما أولى إيشو تندرستي تكوا قرق باشا الحمد لله هموشت باشا قرق ما حسنا راضي بتا بايا كم برسيات ليد ببرسام بيجا هات ما بردراج قلت مطعمكم بيولن زور كومبي وخوارني خوشي هبي يكسر قلت يعني مطعم فريد سرچاوا قرق خير بزانم لو توها خواردنەکەت بە ناوبانگ بووە کەبابەکەت دۆها ناوبانگ دەرکردیە والله تقريبا أنا بجد 10 صار بزيترا 2010 ولا مشوتين 2002 ئێرە دانەیە بله لا سر وين بيش مطعم هيك كابو بيستش وشو ذاك بتشا قبل ما كرديا بله وقشتكاش فريش روجانيه تو ئێستا دەک لۆ کەبابی ئامادەی دەکەوە ئەو دیارەوە تەرتیباتی تێکرایە ئەو تەماتە تێکردیە طماطه وبشكر وزو دونجا ئەدی بەهاراتی سپێدا ناکەیت بهارات بيدا كاين بس فلفل صار بشكل أدي خي؟ طبعا خوي بيدا كاين طبعا خي پێدا دەکەن باشە خويا وفلفل الصوره وبرك طماطه وكروزه یڵە ئێستا لی دەدەی دێڵە با ببینم بزانم ئەو ماوەی هەر کەبابی خۆش دەخۆ ان شاء الله رقم 1 ئینشاءالله ئینشاءالله طعمش كبابك ئەدەم پێشتر کەباب وشتم نەدەخوارد بەس لە بەرنامەیەوە هەندێک چوومە جێیان کەبابی زۆر خۆشیان هەبووە ئێستا دەست دەرم فلانە دی کەبابی خۆشە فلانە دی کەبابی ناخۆشە ئەها فێر بوویمە باشە سەعات چەند دوکانی ئێرە دەکەنەوە ساعات نو دەکەینەوە حتا نوێ شەو هەتا نوێی شەوێ لۆ زووتر ناکەنەوە خۆیانی ها نۆ درەنگ نییە نو درەنگ نییە وڵات سوبانان مەشوات زۆر ناڕۆت لێرە مشوات ئیشی زۆر نییە سوبانان ئەغلبە نیڕوانان و مەغرەبانە شەکە میڕوانان و مەغریبان باشە گەشتیار دێ مەسەڵەن خەڵکی دیکە خەڵکی بەردەڕەژ نەبی بێرەدا بڕواتن بە خودی پچەکە شتە لێرە کمە ینی بەردەڕەش ئەوە سیاحە و شتی لەسەر نییە لۆیە بەلا چی لەسەر نییە ینی جێکی سیاحیە و شتانەی نییە تەعالەمێکی زۆر بێتێر هەر تقریبا خەڵکی مەنتەقەنە و ئەو دەورە بەراناتێنێ دێن کەبابەکەی دەخۆن و کەبابەکەت بەناوبانگەوە والله طعمێکە والله ئەزتان دەکەم و بەڕاستی پێت دەڵێم کوو بۆ وا گۆشتەکە بە چای خۆ دیتت نەخۆیتەوە ئەجاوەچی هاتم ئەمن ئەوەم چوومە هەندێک شیناوی و ئەوانە لەسەر ڕێ حەلوە و دیتی شمەت و بەخۆت ئەوەکانتان هەمووی هینابوو تەماتە و یار و هەموو شتەکان ڕۆژانەیە هەمووی گۆشت ڕۆژانەیە ئێستا گۆشتی ئەوڕۆیە گۆشتی چییە و گۆشتی چیە گۆشتی گۆلکە و بەرخە و دونگە گۆشتی بەرخ و بەرخە بەرخ تێ دەکەین و گۆلک نەرمە و دونگە زۆر باشە ئەوەی بەر بووە مشکلێ نییە ئەو دونگە کەبابی ناسک دەکاوە نییە ئەدی تەماتەکەی لۆ تێ دەکەی تەماتەکە وش لە خەڵتی خۆمانە ئەوە تایبەتمەندی خۆیتی قیتێک تەماتە و قیتێک کەرەوز و ئەوبی ئەها ئەمیش فێر بم هەندە چین جارەی لە مایرێ بکەم چوینە سەفرێ برێ مۆری نەم کەبابی دەزانم بکەم ئەجە دەبی قڵەک لەگەر بکەم احتیاجیە ئێڵە بزانم فێر نابم کەبابە چی بکەم بەزە پیسم گەلە ناخۆش پیس دەرچی بەقیە دونگ و گۆشتەکەی تێ دەکەی؟ بەڵێ قیاس نەبیت حەشوای بیت کەبابەکە ئێوە ئەرە وەڵاوەیە گۆشتەش چۆن جوانە سوور سۆرە گۆشتی بەردەڕەش زۆر باشە ڕاستی گۆشتی بەردەڕەش یعنی مەزبوطە زۆر بەچی گۆشتێ واکەم نەچی جیاوە گۆشتی بەردەڕەش خەڵکەکە زۆرتر ینی ئاژەڵداریش دەکەن مەنتەقەی بەڵێ گۆشتی بەردەڕەش یعنی لە هەولێر لە دهۆک باشە ئەدی گۆشتی مەسڵەعی لێرە نییە؟ بەخۆ استعمال ناکەین ئەگەر بزانی مەخسەلەن ئەمەزان چێکە ئەوی شەما مەکردەوە ئێستا مەطعەمە قەپات کردووە ئێستا نەیان دەگوت بڕۆ مەطعەم فەریدی ئەرە وەڵا بەتەئکید وەیە
چەند ساڵێش دەکەین الحەمدە معاملەی خۆمانەیە باش چویمە زۆر شاری کە دەڵێن بڕۆ فلانە مەطعەمی خواردنی خۆشە حتمەن خاوەنەکەی گۆشتی خۆماڵی بەکارهێنایە و فرێژ بووە و هەلوی ناوبانگی دەرکردی و خەڵک زیاتر سەردانی دەکات هەمووشی دوکانێکی گچکۆکە و جوان و شەش ڕاقی و گەورە نەبووە بداية طبعا بداية مطعم غشكا تقريبا باركم 3 متر بو دكانه كمان غشكا بار هر مي زمان نبو بو دوای ميزه دو مي زمان دانا استش وايشا كمان هذا الحمد لله الحمد لله لخواي بزياد فضلي خواي قولي اول شيء عندي كويشا كمان خاوينها غشتا كمان خاوينها مشتري ما تبقى مرتاحين على كده اخو ايوه والله استامش مرتاحي هذا نش مشي كباب خوش دخو انا الشك ماشي هذا الشك ما خدش شي دخل لا ها لا انا مخلف دخو بس اخذ داريش تنزول اني روان نهاتي وخواردم زو خوارديو بس جواب لو دارت ديك ان شاء الله هذا ده شيء لي جوان ده الشيء اللي جوان ئاردوشتی تێ ناکەی؟ هەویرە؟ ئەی وەڵا نەمکردی یانی دەبێ بپرسم وانیا؟ تیادیە؟ تو گۆشتەکەت بە چایە خودت نەحەوجەیە ئەرێ وەڵا ئاردی تێدەکەوت نانی تێدەکەوت ئاردی تێ بکەی دەبتە شفتە وەڵا هەر یەک و کەیفە خۆیتی ئەوە ئیشی خاوی هەر یەکە و تامەتی دەبیتن طبعا تامی نەخۆش دەبیتن ئەتو ئاردی تێکەوی و توستانە تێکەی تام خۆش دەبێ؟ نەخۆش دەبێت ناخۆش دەبێت ئاردی طبعا کات و ئاردایی بخۆی کا بەس گۆشتی بخۆی ئەوەندا هەموو خلاص دەبێت تا شێ؟ والله قسمته ان شاء الله خلاص دبي والله ان شاء الله خلاص دبي ايوه والله ان شاء الله ان شاء الله ايوه والله لازم اوج زرقاء زور فريش دياره زرقاء قرب مينيتو رج دبيتن بس او دياره نويه أم دتم دا دنيشم؟ أتوداني شو استخوان أوها طماطم وبيبر و دست خوش يلا دتم دا دنيشم كبابك خوش دخوم وسطي كبابي أي دستكان خوش بيتن گەلێک مەمنون ئەزی تام دەکەم بەڕاستی پێت دەرم کوبوو بەس خۆ چیان شیشی خۆم بوو ئەوە ئەیدە باش کەبابم کردیە لە ساران لە ماگان ئەو جارە کەبابم کردێ نای بخۆم تام بکەم کانان ئەی وەڵڵا زنانی گرمیش دەستەکان فڕنیەکە لە بەرامبەریتیان زۆر ناسکە وانێت خوا ئەزێ بام قسەکرد لە بۆ بجەرمەوە ئەم پێشترێک کەبابم نەدەخوارد بڵێ ئێ کەبام دەخوارد ناوی هەموو ئەستور و ناخۆش بوو و گوتمە من کەبابی خۆشم نەخواردیە ئێستا ئەگەر دەخۆم دەرم بەزدی ئەم پێشتر کەبابی خۆشم نەخواردی لێ نەم خواردیە بەس ئێستا لە هەندێک جێ کەبابم خواردیە دەچمەوە ماڵی دەرم کەبابی فرانە جێ زۆر ڕاقی و زۆر خۆشە یعنی سەلامەت بیە خوا کەباب یانی تەماتە و تووشی و پێرەوزی
تەمام بوو. طبعا شێفەکە لێرە ڕاوەستای بزانین تامەکەم بە درێیان بە دنیا بەس بەجددی بە تامە. کەبابخانەی فەرید لە بەردەبەش بەڕاستی یەکەمە. دەستەکان خۆشی زۆر زۆر سوپاس دەکەم جەم کەبابەکەی دەخۆم. بوومە شێفی کەبابی بەڕاستی کەبابەشیەها تەنک و جوان و بەجددی بەتاوە. بەجددی بەتامە.